لە ساڵیاد یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێشانگایەکی پۆستەری شعر دەکرێتەوە کە لەلایەن نووسەر موحسین حەسەنەوە ئەم پێشانگایە بۆ وەک پۆستەری شعر با بڵین دەکرێتەوە کە لە ناویاندا دوو پۆستەری شعری تایبەت بە سەرۆک مام جەلال هەن. قسە و باسی زیاتر دەربارەی هەم پۆستەرە شعرەکان و هەم پێشانگا کەشەکەمەوە کە بەڕێزیان لە سودی کورسات مەگەزین میوانمانن. کاک موحسین بەخێربێی سەرچاومان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاسانەکەم. مەبەست لە پێشانگای پۆستەری شعری چییە؟ مەبەست لە پێشانگای پۆستەری شعری پیشاندانی شعرە بەوێنەوە. مەبەستی من لێرە ئەوەیە کە شعری کورد بنووسم، شعرەکان لە چواردێر تێپەڕ نەکەن، ئەم شعرانە بگونجێنم لەگەڵ وێنە. لەبەرەوەی ئەمڕۆ خەڵک بەگشتی ئەو چێژەی کە لە بینین لە سیرکردن دەیبینێ لە بیسرا و بینرا و لە نووسرا و بیسرا و نایبینێ. ئامانجەکەی من ئەوەیە کە بینەر یاخود خوێنەر هەردووشیان کە تابلۆکە دەبینن، وێنەکە دەبینن، نووسراوێکی کورتی لەسرە، هەم سەیری وێنەکە دەکەن، وێنەکە سەرنجڕاکێشە، هەمیش توانای ئەویان هەیە لەبەرەوەی کە کورتە حەزیان لێ نووسراوەکەش دەخوێنەوە. ئامانجمان بەس خوێندنەوەی بابەتەکەیە. باشە، ئەبێت پەیوەندی هەبێت لە نێوان تێکستەکە و با بڵین ئەو کارە شێوەکاریە یاخود ئەو بابەتە ئەو وێنەیە ئەو با بڵین پۆستەری کە شعرێکی لەسەرە. بەڵێ بێگومان دەبێت پەیوەندیان هەبێت، دەبێت وێنەکە بگونجێ لەگەڵ تێکستەکە بۆ ئەوەی یەکتری تەواو بکەن. باشە، ئەو پۆستەرانە یاخود ئەو بابەتانی کە تۆ هەڵیانە بژێری کاری شێوەکارانە یاخود بۆ خۆت سێرچەکەیت و ئەو بابەتانە دۆزیتەوە کە هەست پێی پەیوەندیان بە شعرەکانی تۆیان بە بابەتەکانی تۆ هەیە؟ وەڵا هەتا ئێستا کارەکە شێوەکاری نییە، بۆ خۆم گەڕاوم بە دوای وێنەکانە لە بەرنامەکانی ئینتەرنێت و ئیتر گوگل و ئەوانە هەوڵم داوە سێرچم کردووە وێنەکان بێنم بیان گونجێنم. بە خۆشحاڵیەوە ئێستا چاپخانەکانیش بۆ خۆیان خەڵکی بەتوانیان هەیە کە شارەزایی ئەو تۆیان هەیە، تۆ دەتوانی سوود لە چاپخانەکانیش وەربگری، ئەوانیش دەتوانن وێنت بۆ پیا بکەن، وێنەی زۆر جوان دەتوانن پیا بکەن. تا ئێستا ئەمە یەکەم پێشانگاتە کە بەم شێوەیە ئەیکەیتەوە یان بەڵێ ئەمە یەکەم پیشانگامە کە دەیکەمەوە. ئەمە با بڵێن کارێکی باشە یاخود کارێکی خێرایە لەوەی کە تۆ بتەوێت با بڵێن کارە شعرەکانی خۆت یان ئەو چەندێڕێی کە ئەتەوێت بە زووترین کات بتانی بڵاوی کەیتەوە لە ڕێگەی پێشانگایەکەوە نەک لە ڕێگەی نامیلکەیەکەوە یان لە ڕێگەی بڵاوکراوەیەکەوە با بڵێن. بەڵێ طبعاً ئامانجی هەموو نووسەرێک ئەوەیە کە بتوانێت خزمەتێک بکا بە ئەدەبیاتی میلەتەکەی، ئەگەر خوا فرسەتی بدا بتوانێت چڵە پوشێک بخاتە سەر ئەو خەرمانە گەورە ئەدەبی میلەتی ئێمەکە هەمانە. ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ هەموو نووسەرێک. طبعاً نووسینەکانیش تۆ دەتوانین لە ڕێگەی دیوانەوە لە ڕێگەی نامیلکەوە، بەڵام بۆ دنیای ئەمڕۆ بۆ سەردەمی ئەمڕۆ من ئەوە زۆر بەگونجاو دەزانم، ینی تۆ بتوانانی لە چەند شوێنێک بەم شێوەیە عەرزی نووسینەکانت بکەی، وێنە و شێعر تێکەڵ بکەی، بۆ خەڵکی باشتر سەرنجی لێدەدا و دەیخوێنێتەوە. بەداخەوە خوێنەر لە وڵاتی ئێمە کەم بووە. ئەو کەسانی کە سەردانی پێشانگاکەن ئەوان ڕەئیان چییە؟ هەم تابلۆیە کە بینن و لە هەمان کاتیشە چەند تێکستێکی شعریە بینن کە هەم کورت و هەم مانابەخشیشە. بەڵێ وڵاهی طبعاً جێگەی خۆشحاڵیە ئەمڕۆ دەستخۆشێکی زۆرم لێکراوە لەلایەن هاوڕێکانمەوە، لەلایەن ئەو بەڕێزانەی کە سەردانی مەڵبەندی سلێمانیان کردو و پیشانگاکەیان بینیەوە، بۆ من زۆر جێگەی خۆشحاڵی. زۆر باشە. لە ناویاندا دوو پۆستەری شعری تایبەت بە هەڤاڵ مام جەلال هەن، ئەوان گزارش بوون لە چی و تێکستەکە باسی لە چی؟ بەڵێ وڵاهی یەکێکیان دوو بەیتی لەسەرە کە دەڵێ مام ڕێبواری ڕێگای سەختی گەلێکە، بەڕێی ئەودا کەلی ئاسۆ نزیکە. ئامانجمان ئەوەیە بڵێن وەک چۆن ئێستا ئەم ئازادی کە لە کوردستان هەیە میراتی سەرۆک مام جەلالە بەجێماوە، لە چەپەوە بۆ ڕاست و لە ئیسلامیەوە بۆ ئەلمانی بۆ هەمویان بەجێماوە، کە هیوادارم ئەگەر زیادی نەکەن بتوانن بیپارێزن. ئەم ئازادی میراتی سەرۆک مام جەلالە. یعنی دەمەوێت بڵێم
ئەو ڕێبازی کە جەنابی مام جەلال پێیدا ڕۆشتووە ئەگەر بە هەمان ڕێباز و هەمان نەمەت کار بکرێ ڕەنگە ئازادی گەورەتر بەدەست پێێنرێت چونکە و توانی جگە لە هەموو حرەکە گەورەکانی کوردی ئەو شۆڕشەکەی توانی بەرهەمێشی زۆر گەورەی هەبێ ئێمە بە درێژایی 34 ساڵە سەر بخۆین. ڕاستە زۆر ڕاستە. ئەو بەرهەمە شعریانە تا ئێستا لە هیچ نامیلکەیەک یان لە هیچ کتێبێکی تر بڵاو کردو بەبێ بێگومان با بڵین پۆستەرەکان یاخود فۆتۆکان؟ تا ئێستا بڵاو نەکردوەوە، چاپشم نەکردووەنەوەڵا. چۆن بوو کە بیرۆکەکەت لەوە هات کە وەکو پۆستەرە شعر بڵاویان بکەیتەوە لە بری ئەوەی کە لە کتێبێک یان لە بری نامیلکەیەک بڵاویان بکەیتەوە؟ وڵاهی من ڕۆژەکەم بەلاوە زۆر گرنگ بوو. ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژووی زۆر گرنگ و گەورەیە، ڕۆژی دامەزراندنی حیزبێکی ڕەسەنی کوردستانیە کەیشێتی نیشتیمانیە. پێم خۆش بوو بە خۆشحاڵیەوە هەواڵانی مەڵبەند بەڕێز لێپرساوی مەڵبەند و کادرەکانی مەڵبەند بە خۆشحاڵیەوە لوتفیان کرد، پیشانگاکەیان کردەوە لە ناو بارەگاکەیاندا. ئەو بۆ من بەڕاستی جێگەیشاناچێ و سپاسیانەکەم، زۆر سپاسیانەکەم. مەبەستم بوو لەم ڕۆژە مێژوویەدا من عەرزی ئەو بابەتە بکەم. زۆر باشە. پێشتر هیچ سێرچێکت کردبوو یان هیچ لەبارەی ئەو بابەتەوە چکە زۆرێک ئەمە لە دنیاشا هەیە زۆرێک لە شێوەکاران بەم ستایلە ئەنووسن، ئەوانی کە هەم شعرە نووسن و لە هەمان کاتدا شێوەکاریشن، خۆیان تابلۆکانیان هەیە یان پۆستەرەکان دروستەکەن بە شێوەیەک و دواتر تێکستەکانی خەنە سەر. هەوڵە نایەوە کە لەگەڵیا هەنێک کاری هێڵکاری یان هەنێک کاری شێوەکاری با بڵین سادە بکەیت؟ بۆ ئەمیان نەوەڵا فریان نەکەوتم، بەڵام بۆ ئایندە ئیشەڵا هەوڵ دەدەم بتوانم پەیوەندی بە ئەو کەسە بتوانانەوە بکەم کە دەتوانن تابلۆی جوان بکونجێنن لەگەڵ تێکستەکان. ئیشەڵا لە ئایندەدا هەوڵ بۆ ئەوەش دەدەم. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس دەکەم کە ئێوارەی لەگەڵ ئێمە بووی. زۆر سپاس بۆ ئێوە. موحسین حەسەن نووسەر، سپاس دەکەم جارێک. سپاس بۆ تەلەڤیزیۆنە پاک و جوانەکەتان. زۆر سپاس بۆ ئێوە.